پاڵەوانی وەرزی ڕابردووی خولەکانی نایەبوو جامی هەرێمی کوردستان بە دڵشکاویەوە دەستیان بە ئامادەکاری بۆ وەرزی نوێ کردووە. تیپەکە هیچ بڕەپارەیەکی وەک پاداش لە بەرامبەر پاڵەوانبوونی وەرنەگرتووە، بەڵام ماوەی مانگێکە لە مەشق و ڕاهێنانەکانی بۆ وەرزی نوێ بەردەوامە و بە هەمان ئامانجی وەرزی ڕابردوو بەشداری خولەکان دەکاتەوە. ڕقمێکی قرس دەبین، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی هەندێک شت یاخۆ دەتوانم بڵێم لە ڕووی بەڕێوەبردننی خولەکان بەڕاستی لەوانەیە لە هەندێک خاڵ ئێمە نیگەرانیەکی قوڵمان هەبێت، چونکە بە حکمی ئەوە کە پارسەڵ ئێمە بووینە پاڵەوانی خولی ناوی کوردستان و جامی کوردستان بەپێی ئەو بڵێن تومەحات و یاخود ئەو فکرێکی ئێمە هەمان بوو بەڕاستی بەو شێوازە دەتوانم بڵێم ڕێز لە ئێمە نەگیرا مەبەسەکەەوە نییە وەکو یانەی پێشمەرگە، بەڵام ئەمە بوو زیاتر پێشخستنی وەردشە لە کوردستان. بۆیە من هیوادارم و تەمەنا دەکەم ئینشاءالله لایەنی پەیوەندیدار بۆ پێشخستنی وەردشی کوردستان هەماهەنگیەکی باشتر بکەن بۆ ئەوەی زیاتر وەردش بەرەو پێش ببین. یانەی پێشمەرگەی هەولێر ماوەی چەند ساڵێکە بە هەمان ستافی ڕاهێنەران کەوا سەمیر بابۆ سەرپەرستی دەکات و پێکاتەیەکی جێگیر بەشداری خولەکانی تۆپی کوردستان دەکەن و کەمترین گۆڕانکاری ئەنجام دەدەن. قەناعەت دەکەم فەریقەکەی ما یعنی لە ڕووی تەکمیلەوە لەوانەیە لە مەرکەزێک دوو مەرکەز کۆم و کورتیمانە بیت، ئەویش لەو فترەی تەماشای دەکەین بە پڕکردنەوەی ئەو مەرکەزانە. بەس ئێمە ئێستا خەریکە ئیش لەسەر دەگەینە مەرحەلەی فەنی مەرحەلەی تەکتیکی کە زۆر پێویستیمان پێە لە ڕووی ئوسلوبی فەریق استراتێجی فەریق و زایدەن ئەو ماوەی کەماوە لە ڕووی بەدەنیشەوە فەریقەکە جاهزتر بکەین بۆ جام بۆ سوپەر و بۆ خولەکە لە زروفێکی بابرێن ئیشکردنێکی زۆر داینە دەکرێت میساڵن پاش دە ڕۆژیان دو هەفتیت کە بگەینە ئەنجامێکە و فەریقە لەسەر چە ئاستێک دەبێت. تیپەکە گۆڕانکاریەکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینیوە. دیارە عەلی و گۆران عیماد و عەلی میرکە و عومەر سەدام تیپەکەیان جێهێشتووە. ئاکار عەبدولحەمید لە سیروانی نوێ و دانا کامەران لە برایەتی و ئیبراهیم جەلال لە هەولێر پەیوەندیان بە تیپەکەەوە کردووە و چوار یاریزانی لاویش سەرخراون. ئێمە وەکو یانەی پێشمەرگە ئامادەکارەکانمان دواکەوت دەتوانم بڵێم ماوەیەکی کەمیشمان لە بەردەستدایە بۆی خۆمان ئامادە بکەم بۆ وەرزی نوێ. لە پێشەوەی وەرزی نوێژ دەست پێکا ئەمە گرنگێکی تایبەتمان هەیە، ئەویش کە کاسی سوپەرە ئیشاڵڵا بۆ یاری خۆمان ئامادە دەکەین دواتر بیر لە بەردەوامبوون لە خولی کوردستان بۆ ساڵی دابێ و جامی کاس و سوپەری ساڵی داهاتوش دەکەینەوە. ئیشاڵڵا خۆمان باشی ئامادە دەکەین لەگەڵ تیپەکە و ستافی ڕاهێنەران و ئیدارەی یانەکە زۆر بە باشی لەگەڵمان و بەردەوام دەبین لەگەڵ ئیدارەکە و یانەی پێشمەرگەژێکێکە لە یانەکان کە ساڵانە ڕقمێکی جار گەورە دەبێت لە خولی کوردستان. یانەی پێشمەرگەی هەولێر قۆناغی دووەمی ئامادەکاریەکانی لە شاری دووهۆک دەبێت و کەمپێکی مەشق و ڕاهێنان و چەند یاریێکی دۆستانە ئەنجام دەدات. وا بڕیارە 25 ئەم مانگە خولی نایب دەست پێ بکات و سوپەری کوردستانیش هەفتەیەک زووتر لە نێوان پێشمەرگە و ئەڕەڕات ئەنجام بدرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.